من مامۆستای زانکۆی سەلاحەدین هەولێر بەشی ئامار و زانیاری پرۆفیسۆری یاریدەر دکتۆر محەممەد شینگالی. وەکو هەمووتان دەزانن لە ڕێگای ئیعلام و سۆشل میدیا ژمارە دووش بووان و مردن بە بەتای کۆرۆنا کۆڤید-19 لە گشت وڵایەتەکانی جیهان و تایبەتی وڵاتەکانی دەوروبەری کوردستان وەکو ئیران و تورکیا لە ئاستێکی زۆر بەرزە. بۆیە پەیامی من بۆ خەڵکی کوردستانی خۆشەویست لە ماڵتان بمینن و پابەند بن لە ڕێنمایی هەردوو وەزارەتی ناوخۆ و تەندروستی بۆ سەلامەتی هاوڵاتیانی پێکەوە ئینشاءالله سەرکەوتوو دەبن لە ڤایرۆسی کۆرۆنا. سوپاس. من محەممەد عەبدولسەلام قوتابی لە کۆلێژی پەروەردەی زانکۆی سەلاحەدین. هاوڵاتیان قوتابیان خۆشەویست، هەروەک چۆن هەمومان دەبینین هەموو جیهان تووشی نەخۆشیەک بووە، نەخۆشی کۆرۆنای کۆڤید-19. کوردستانیش بەدەر نییە لەم نەخۆشیەدا. بۆیە هەمووان پێویستە هاوکار و هەماهەنگ بین لەگەڵ وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ و حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی بەسەر ئەم نەخۆشیەدا زاڵ بین. هەموومان دەستخۆشیێکی تایبەت لە وەزارەتی تەندروستی و هێزەکانی ناوخۆ دەکەین کە بەڕاستی پێشمەرگە ئاسا بەردەوامن بۆ بەرەنگاربوونەوەی دژی ئەم نەخۆشیە. هیوادارین هاوڵاتیان و هەموومان پێکەوە ڕێنماییەکانی تەندروستی پێڕەو بکەین بۆ ئەوەی هەموومان تەندروستیەکی باش و کوردستانێکی ئاوەدان و پێشکەوتنێکی گەشتێک بەخۆوە ببینێت. وزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ بوو و سوپاسی هاوڵاتیانیش دەکەم بەڕاستی ئامادەیەکی باش تاقەن بوو بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و بە ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ. من کە بۆکو مامۆستایەک بەڕاستی لە ماڵەوە هەوڵم دەدا بە پێداچوونەوە بە مەزگەمەکانمان